بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش، من نیان لەگەڵتان دەبم بۆ پێشکەشکردنی بەرنامەی پوینت. لە پاش ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرەوە ناوچەکە بە بەردەوامی ڕوبەڕووی پێشهات و ڕووداوی کتوپڕ دەبێت. دیارترینیان شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل ئێران بوو. وڵاتەکانی ئەوروپا، بەریتانیا، ئەڵمانیا، فەڕەنسا هەڕەشەی کاراکردنەوەی سیزانی و دەوڵەتەکان لەسەر ئێران دەدەن. ئایا کورد لەکوێ ئەم هاوکێشانەدا دەبێت؟ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و چەندین پرسیتر میوانداری سیاست مەدار کاک فەرید ئەسەسەردمان کردووە. زۆر بەخێر بیت کاک فەرید. زۆر سپاس. خۆشحاڵ بووین لەگەڵمانی. کاک فەرید، پێم خۆشە لەوە دەست پێ بکەم لەم ئانوساتە هەستیارەدا کە لە ناوچەکەدا هەیە. وڵاتی چین لە چەند ڕۆژی ڕابردوودا نمایشێکی سەربازی گەورەی کرد بە ئامادەبوونی سەرۆکی چەندین وڵات. ئایا ئەم نمایشە لەم کاتە هەستیارەدا نمایشێکی ئاسایی بوو یاخود پەیامێکی لە پشتەوەیە؟ ناخۆی کێشەی جیهانی ئێستا لە نێوان ئەمریکا و چینە. یعنی ئەگەر وڵاتێک هەبێت کە ئەمریکیەکان سڵی لێ بکەنەوە و بەو جۆرە سەیری بکەن کە ئەمە ڕەنگە لە ئێستا یاخود لە ئایندەیە ببێت بە ڕکابەری سەرەکی ئەوان، ئەو وڵاتە چینە. لەبەرەوە ئەمریکیەکان زۆر بەجددی مەسەلەی چینیان وەرگرتووە و چین بە هیچ شێوەیەک لە شێوەی بیرکردنەوەی ئەمریکیەکان دەرناچێت. یان هەر بڕیارێک ئەدەن پێش هەموو شتێک بیر لەوە ئەکەنەوە کە ئەمە لە بەرژەوەندی چینە یاخود لە زیانی چینە. کاتێک کە ئەزانە ئەمە بەرژەوەندی چینی تیانی ئەنجە بڕیار لەسەر ئەم مەسەلەیە ئەدەن. لەبەرەوە چین مۆتەکەیە بەنسبەت ئەمریکیەکان و نازانێت چۆن هەڵسوکەوتی لەگەڵا بکەن و یەکێکە لەو وڵاتانەی کە لەسەر توانای خۆی وەستا وەکو وڵاتەکانی تر نییە و شارستانیەتێکی کۆنی هەیە و ژمارەی دانیشتوانی زۆر زۆرە و هەموو پێداویستەکانی زیلهێزە جیهانیەکانی هەیە. کەواتە ئەم نمایشە پەیامێکی لە پشتەوە بوو. ڕەنگە پەیامەکە ئەوە بێت کە بە ئەمریکا بڵێت چیتر حکومڕانی جیهان تاک جەمسەری نایباتە ڕێوە، ئەوە ئێمەش هەین جیهان لە جیهانێکی تاک جەمسەریوە دەگۆڕین بۆ جیهانێکی فرە جەمسەری. لە ڕاستیدا خۆی چەند وڵاتێک هەمویان خەو بەوە ئەبینن کە ببن بە تاکە جەمسەری سەرەکی جیهانیەکی لەوانە تەنانەت خودی خۆی چینیشە. بەڵام بەرژەوەندی جیهان لەوەدایە کە جیهانی تاک جەمسەری نەبێت. یعنی چین خۆی باسی ئەوە ئەکات، بەڵام لەبەرەوەی تا ئێستا خۆی تاکە جەمسەر نییە، بۆیە داواکە جیهانی یەک جەمسەری نەبێت و وڵاتەکانی تریش هەر بەو شێوەیە. بەڵام بەرژەوەندی هەموو جیهان لەوەدایە کە چەند جەمسەرێک هەبێت بۆ ئەوی لانێکم وڵاتەکانی تر وەکەوەیە تۆ بچیتە بازار شتێک بکڕی، یەک دوکانێت لە بەردەما بێت ئەو تەحەکومت پێوە ئەکات، نرخەکەت بۆ دیاری ئەکات. بەڵام ئەگەر سێ چوار بژاردت لە بەردەما بێت تۆ ئەتوانیت مامەڵە لەگەڵ هەمویان بکەیت و دۆستایەتی یەکێکیان بکەیت و شتی لێ بکڕی، یاخود ئەوەی تریانە ئافارۆز بکەیت، یاخود ئەوەی پەیوەندیەک لەگەڵ ئەوەی تریانە دروست بکرێت. ئەمە لە سیاسەتە هەر بەو شێوەیە. ئەو وڵاتانە ئەگەنە قۆناغێک کە پاشەوەی کە گەشە ئەکەن بیر لەوە ئەکەنەوە ببن بە جەمسەر، کە ئەبن بە جەمسەر بە دڵناییەوە جەمسەرەکانی پێش ئەو پێیان ناخۆشە جەمسەری تر پێیا بێت، لەبەرەوە دژایەتی ئەکەن و ئەبێتە شەڕی جەمسەرەکان. جەنجی یەکەمی جیهان و جەنجی دووەمی جیهان لە نێوان جەمسەرەکان بوو، لە نێوان وڵاتە بچووکەکان نەبوو و هەموو جیهانیشی تێوەگلا. بەڵام ئێستا ئەگەر جەنجی جیهانی ڕووبدا بە دڵنیایەوە کارەسات ئەبێت بۆ هەمووان. هەی ئەو چەکە ئەتۆمیانەی کە هەیە، ئەو چەکە گەشە کردوانەی کە ئێستا دروست کراوە، جیهان هەمووی وێرانە بێت. لەبەرەوە بەرژەوەندی هەموو جیهان لەوەدای بە جەمسەرەکانیشەوە کە ئاستی ململانیەکانی نێوان خۆیان نەگەینە ئاستی دەستبردن بۆ شەڕ، چونکە ئەگەر وا بێت هەم یەکتری لە ناو ئەبن، هەم جیهانش لەگەڵ خۆیانە لە ناو ئەبن. بەڵێ لە شەڕی ئیسرائیل ئێران جیهان ئەتوانم بڵێم ستایشی ئەوەیان دەکرد کە ئەمریکا واتە ئیسرائیل خاوەن تەکنۆلۆژیایەکی زۆر باڵا و وردن کە هەدەفەکان بە دەقیقی وەک خۆی ئەی پێکێت. لە کاتێکدا کە تەکنۆلۆژیای ئەمریکا بەو ئاستە بەرزەیە، باس لەوە دەکرێت ئێستا کە وڵاتی چین
هێرشێکی سیبرانی کردوتە سەر وڵاتی ئەمریکا کە تێیدا ژێرخانی سەربازی ئەمریکای کردوتە ئامانج و توانوێتی داخلی داتا و کۆمپیوتەر بێت و هەروەها پەیوەندەکان و تەنانەت کورتەنامەکان. ئایا وڵاتی چین گەشتوتە ئەو ئاستا کە بتوانێت سکیوریتی وڵاتێکی مەزنی وەکو وڵاتی ئەمریکا ببەزێنێت؟ بەڵێ خۆی یەکێ لە کێشەکانی تەکنەلۆژیا ئەوەیە کە شتێک بەرهەم دێنێت لایەنی بەرامبەر ئەتوانێت شتێکی تر بەرامبەری بەرهەم بێنێت و بتوانێت وێرانی بکات یاخود بچێتە ناویەوە یاخود مامەڵەی لەگەڵدا بکات چونکە لە هەموو حاڵەتێکە تەکنۆلۆژیا یەک بنەمای سەرەکی هەیە ئەو بنەما سەرەکی هەمویان ئەیزانن یان لە کۆتاییدا هەمووان ئەتوانن ئەگەر دەوڵەتێک چەچێکی دیاریکراوی دروست کرد پاش چەند ساڵێک ئەوەی تریش دەتوانێت دروستی بکاتەوە. ئەگەر ئەوەی تۆ باسیەکەیت ئەم جۆرە هێرشانە وڵاتێک لە سەرەتاوە نەتوانێت بیکات بەڵام پاش چەند ساڵێک هەرەتوانێت بیکات. یعنی ئەو تەکنۆلۆژیای کە ئێستا هەر سنووری نییە لە کۆتاییدا هەمویان ئەتوانن یەکتری لە ناو بەرن و بتوانن هەموو نهێنیەکانی یەکتری بزانن. ئێستا کارکردن لە ناو دەستگا جاسوسیەکان زۆر قڕس بووە وەکو جاران نەماوە. تەکنۆلۆژیا بەکاردێت بەڵام لە هەمان کاتیشە تەکنۆلۆژیا بەرهەم دێنێت و تەکنۆلۆژیا نهێنیەکان ئاشکرا ئەکات. ئەم مەسەلانە پێم وایە هەر گەشە ئەکەن و زیادەکەن. بەڵێ وڵاتانی بەریتانیا، ئەڵمانیا، فەڕەنسا هەڕەشەی بەکاراکردنەوەی میکانیزمی سناپباک دەکەن کە سزا نێودەوڵەتیەکان دیسانەوە ئەسەپێنن بەسەر وڵاتی ئێران ئەگەر بێت و وڵاتی ئێران نێتە ژێرباری ڕێکەوتن. ئایا ئەم هەڕەشاکردنە ڕێڕەوە دیبلۆماسیەکان ئاڵۆستر ناکات؟ نا ئەمە خۆی هەڕەشەیە بۆ گەڕانەوە بۆ ڕێککەوتنەکەی پێشوو. بەڵام ڕێککەوتنەکەی پێشوو ئەمریکا خۆی هەڵی وەشاند و ترەپ خۆی هەڵی وەشاندەوە. هەڵەیەکی کرد و دواتر هەستی پێکرد کە ئەمە هەڵەیە کە ئێران دەستی کراوە بوو دەستی کردەوە بە ئیشەکانی خۆی و لەو ماوەیەدا کە یان پێش ئەوەی کە شەڕی 12 ڕۆژە ڕووبدا ئێرانیەکان هەموو هینەکانی خۆیان ئامادە کردو بۆ هەموو جۆرە شەڕێک تەنها یەک کەم و کوڕیان هەموو کەنیان توانی بوو چارەسەری بکەن ئەویش هێزی ئاسمانیە. ئێران دەرکەوت خۆیان ئەیانزانی پێش ئەوە ڕێککەوتنێکیان هەبوو لەگەڵ رووسیا کە سیخۆ پێشکەوتوەکانیان باتێ بەڵام لەبەر هەلومارزێک یاخود لەبەر هۆیەک کە پەیوەندی بە ڕەنگە نزیکبوونەوەی رووسیا و ئەمریکاوە هەبێت رووسیا ئەمەی دواخست و تا گەیشتە ئەو ڕادەی کە شەڕی 12 ڕۆژەش بوو ئێرانیەکان بەبێ ئەوەی غەتاەکی ئاسمانیان هەبێت ناچار بوون بچن بۆ ناو شەڕەکە بەڵام توانیان قەرەبووی بکەنەوە بۆ هەموو موشەکانەی کە توانی بیان پەرەی پێ بدەن و توانی بیان گەشەی پێبن. ئەمە یەک دووەمیشیان شەڕ لە نێوان وڵاتێکی بچووکی وەکو ئیسرائیل ڕاستە دەوڵەتێکی بەهێزە بەڵام قوڵایی استراتیجی نییە ئیسرائیل لەبەرەوە تۆ هەر موشەچێک بهاویت هەر بەر شتێکەکەوێت بەڵام ئێران نزیکەی 15 جار بەقەد ئیسرائیل ئەبێت لەبەرەوە ئێران قوڵایی استراتیجی زۆری هەیە. ئەمە یەک دووەمیشە تۆپۆگرافیای ئێران بیابانی تایە دەشتی تایە ڕووباری تایە چیای تایە دەرفەتێکی زۆری بۆ ئەڕەخسێنێت لەبەرەوە لە هەر شەڕێکە ئێران ئەتوانێت قەرەبووی زیانەکانی خۆی بکاتەوە یاخود بە شتێک قەرەبووی بکاتەوە وەکەوەی شەڕی کە توانی بە موشک ئێران ئیسرائیلی هەراسان کرد لە کاتێکە کە ئیسرائیل بە فڕۆکەکانی توانی بووی ئێران هەراسان بکات بەڵام لە هەمان کاتە ئەو نەبوونی قوڵایی استراتیجی لە ئیسرائیلە کێشەیەکی زۆر گەورەی بۆ دروست کرد و بۆ ئەمە کێشەیە کە چارەسەر ناکرێت مەگەر ئێران فراوان بێت و بەهۆی ئەوەشەوە ئیسرائیل هەوڵی ئەوە ئەدات ئەوەندەی پێی بکرێت جوولان نەداتەوە غەزە چۆڵ کات ئەو زەویتر هەیە هی لوبنان نەیداتەوە و سەرەڕای ئەوە هەر ناتوانێت قوڵای استراتیجی بۆ خۆی دابین بکات. کاک فەرید
پەرلەمانی ئێران خەریکی مشت و مڕکردنی یاسای کشانەوەی دەوڵەتی ئێرانە لەو ڕێکەوتنامەی کە کردبووی بۆ قەدەغەکردنی بڵاوبوونەوەی چەکی ئەتۆم. ئایا ئێران لە حاڵەتێک ئەم قەرارە کە ئەدات نیشانەی ئەوە نییە کە سڵ ناکاتەوە دیسان بچێتەوە گەڕی دووەمی شەڕی ئیسرائیل ئێران بە گوێرەی خوێندنەوەکان بە پێی خوێندنەوەکان بێت گەڕی ئەم جارە خۆت شەڕەکەی ئەم جارە شەڕێکی فراوانتر ئەبێت و هەروەها یەکلاکەرەوە دەبێت. شەڕی یەکلاکەرەوە نابێت، شەڕی یەکلاکەرەوە بەوە بەبێ هێرشی زەمینی نابێت، یعنی ئەوەی یەکلایی ئەکاتەوە ئاسمان نییە، زەویە. ئەوەی کە زەوی ئەگرێت ئەوە ئەتوانێت یەکلایی بکاتەوە و ئەم شەڕی 12 ڕۆژە و چەندین شەڕی تر شەڕی زەمینی بوون، یعنی زەمینی نەبوون کە مەسەلەکە یەکلا بکەنەوە. لەبەرەوە ئەگەر شەڕیش بێت بە دڵنیاییەوە ئەگەر شەڕەکە زەمینی نەبێت کێشەیەکی گەورە بۆ ئێران نییە. ئێران زیانی بەرەکە بێت و لێ ئەدرێت و زۆر شوێنی وێران ئەبێت، بەڵام هیچ شوێنێکی لێداگیر ناکرێت. لەبەرەوە لەم شەڕەش کە لە نێوان ئیسرائیل و لە نێوان ئێرانە ڕوویدا، ڕاستە دەست پێشخەریەکەی لە ئیسرائیلەوە بوو، بەڵام ئیسرائیل زوو هەستی بەوە کرد کە هەڵەیەکی زۆر گەورەی کردووە، چونکە شەڕی وڵاتێکی بچووک لەگەڵ وڵاتێکی گەورە زۆر جیاوازە لەوەی کە دوو وڵات بە تەنیشتێکەوە بن، یاخود دوو وڵات لە ڕووی ڕووبەرەوە وەکو یەک بن، یاخود وڵاتێکیان قوڵای و استراتیجی فراوانی هەبێت و وڵاتێکتر قوڵای استراتیجی نەبێت. ئیسرائیل وڵاتێکە قوڵای استراتیجی بە هیچ شێوەیەک نییە. یعنی ئێستا بینیتان لە 7 ئۆکتۆبەر تەنها لە سنوور پەڕینەوە نزیکەی 10 مەتر ئەو کێشە گەورەی ئێستای دروست کردو، 10 مەتر چوونە ناو خاچی ئیسرائیل، ئەو ژمارەیە خەڵکیان بەبارمتە برد لەگەڵ خۆیانە، ئەو کێشە گەورەی ئێستای لێکەوتوتەوە. بەبەردەوامیش لێکەوتە و پێشهاتی نوێ دروستە بێت لە بەڵێ ئێستاش نازانێ ئەنجامەکەی بەرەو چی ئەچێت و بە دڵنیایەوە و ئاسۆیەکی ڕوونیش بۆ چارەسەری ئەم مەسەلانە تا ئێستا دیار نییە. کاک فەرید لە حاڵەتێک ئەگەر شەڕ دیسانەوە دەست پێ بکاتەوە، ئایا وڵاتی ئیسرائیل هێرش ڕاستە و خۆ ئەکاتە سەر وڵاتی ئێران یاخود ڕاستە و خۆ چۆن یانی بۆ ناو وڵاتی ئێران یاخود لە پێشان لە گروپە چەکدارەکانی دەدات کە لە وڵاتانی عێراق و لوبنان و یەمەندا هەیە؟ یعنی وشەی من زۆرتر تەرکیزەکەمە سەر ڕاستەو خۆکە، یعنی ئیسرائیل لە شوێنی خۆی کە لە ئێران بەت ڕاستە خۆ لێداوە. مەبەستەکەمەوەیە لێدانەکە بۆ لە دۆستەکانێتی دۆستەکانی ئێران ئێستا وەکو جاران نین، یعنی گەورەترین دۆستی ئەو حزب الله بوو کە ترسێنەر بوو. ئەمریکەکان زۆر لی تۆقی بوون، ئیسرائیل زۆر لی تۆقی بوو، ئێستا ئەو هێزەی نەماوە. یعنی ئێران خۆی ناتوانێت لەم هەلومەرزی ئێستادا پشت بە حزب الله ببەستێ، بەڵام ئەمە بەڵگەی ئەوە نییە کە حزب الله هیچی تری پێ ناکرێت. حزب الله ئەتوانێت ئێستا شەر کێشە دروست بکات بۆ حکوومەتی لوبنان، بۆ حکوومەتی بۆ ئیسرائیل، یان ئەو دەسەڵاتەی هەیە. بەڵێ لێستادا حکوومەتی لوبنان بڕیاری ئەوەی دەرکردووە کە ئەبێت حزب الله چەکەکانیان دانن، ئەوانیش دەڵێنگری وای دانێن کە ئەمەمان هەر گوێ لێ نەبووە. بەڵێ کاک فەرید، ئایا ئێران لە پێناو پاراستنی حکومڕانی شیعی وەکو نمونە عێراق کە لێرە حکومڕانی شیعی زیاتر لە ژێر نفوزی ئێرانیدایە، لەبەر خاتری ئەمە ئێران ئامادە نابێت سازش بکات یاخود ڕازی بێت بەو مەرجانەی کە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا بۆی دادەنێن؟ ئەوەی کە پەیوەندی بە عێراقەوەی هێمەڕاستت؟ بەڵێ بۆی ئەو هەیمەنە ئەو هەژمونەی لە دەست نەدات لەو وڵاتانە نمونە عێراق کە مەبەستم ئەوەیە ئێران بەلایەوە گرنگە کە لە حکوومەتدا لە حکومڕانیتدا لایەنی شیعە باڵا دەست بێت بۆ لە دەستنەدانی ئەم جونگەیە. ئایا ئێران ئامادە نابێت سازش بکات لەگەڵ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا؟ ئەم مەسەلەیە لەگەڵ ئێران باس نەکراوە، یان زۆر پەیوەندی بە یانی وڵاتان نەهاتوون لەگەڵ ئێران باس لە مەسەلەیە بکەن، بەڵام ئەوان خۆیان ئەمریکا بە تایبەتی یاخود ڕۆژئاوا بە تایبەتی حەزەکەن نفوزی ئێران لە ناو عێراق کەم بێت. نفوزی ئێران ئەگەر سەیری بکەین زۆرتر ئەوەستێتە سەر حەزری شعبی لەگەڵ حکوومەت کە شیعەکان بەڕێوەی ئەبن، بەڵام لە هەموو حاڵەتێکدا
پێکهاتەی عێراق کە شیعەکان زۆرینەن تێیدا کارێکی وا ئەکات بە هەڵبژاردننیش بێت یاخود بە هەڵبژاردننیش نەبێت هەر شیعەکان پۆستە سەرەکیەکان وەرەگرن یان پەرلەمانی عێراق بمانەوێت نەمانەوێت ئەمریکا بێوێ و نەیەوێت زۆرینەی هەر لە شیعە ئەبێت بەدەست ئێمە نییە بۆ نمونە دووەمیان سوننە دێت ئێمە سێەم دەرەچین بەدەست خۆمان نییە یان ئێمە هەمیشە ئەبین بە سێەم پاش شیعە و پاش سوننە یعنی ناتکرێت بە قەرارێکی ئەمریکی ئێمە لە ناو پەرلەمانی عێراق ببین بە یەکەم کەواتە نەتیجە حتمیە هەر دەبێت شیعە یەکەم بێت بەدەست کەس نییە ئەوان زۆرینەن ئەگەر بە هەڵبژاردن بێت یاخود بە شەڕ بێت ئەتوان خۆیان بسەپێنن و ئەوان ئەتوانن بۆ نمونە ئەوەی مەسەلەی سەرۆکی کۆمار یەکلایی ئەکاتەوە شیعەکان ئەوەی مەسەلەی سەرۆکی وەزیران یەکلا ئەکاتەوە شیعەکانن ئەوان زۆرینەن لەبەرەوە کوردیش بەرژەوەندی لەوەدای کە پەیوەندی لەگەڵ شیعەکان باش بێت و سوننەکانیش هەروەها کاک فەرید بۆچی شیعە یاسای حەشدی شەعبی کشانەوە لە پەرلەمان خۆی ئەم یاسایە لە هەلومەرجێکی ینی ئەو مەسەلەی حەشدی شەعبی پێکهێنانی حەشدی شەعبی لە هەلومەرجێکی تایبەتە هاتەکایەوە ئەو کاتە بوو کە داعش تازە پەیدا بوو و مایە هەڕەشە بوو و هەڕەشەیەکی زۆر گەورەشی ئەکرد و ترسێکی زۆریش لەوە هەبوو من ئێستاش پێم وایە ئەگەر حەشدی شەعبی نەبووایە ڕەنگە داعش بیتوانایە کۆنتترۆلی لانی کەم بەشێکی عێراق بکات لانی کەم ناوچە سوننە نشینەکانی کۆنتترۆلە کرد هەرچەند لەوێ نفوزیشی هەر هەبووە و بەهۆی ئەمەشەوە شیعەکان زوو فریای خۆیان کەوتن خۆشیان ئەزانن دوژمنی سەرەکی داعش و ئەو گروپانێک کە وەکو داعشن سوننە نین بەڵکو شیعە خۆیانن لەبەرەوە فریای خۆیان کەوتن و کارێکی وایان کرد زوو ئەو هێزیان دروست کرد ئێستا کە ئەمریکیەکان بەو جۆرە سەیری ناکەن کە ئەمە لە سەردەمی داعشا دروست بووە بۆ جۆرە سەیریەکەن کە ئەمە هێزێکە پشتیوانە بۆ ئێران و ڕەنگە فەرمان لە ئێرانیشەوە بۆی بێت و جێبەجێ بکات بەڵام لە هەموو حاڵەتێکدا حەشدی شەعبی هێزێکی عێراقیە هێزێکە ڕاستە بە فەرمانی مەرجعیەت دروست بووە بەڵام لە قۆناغی پەیدابوونی داعشە ڕۆڵێکی زۆر سەرەکی بینی تەنانەت لە کوردستان لە ناوچە سنووریەکانە بەتەبەتی لای خانەقین و لای جەلاولا و ئەو شوێنانە حەشدی شەعبی ڕۆڵێکی زۆر گەورەی بینی لەگەڵ هێزی پێشمەرگە و هاوکاریش هەبوو لە نێوان هەردوو لادا دواتر حەشد لەوە دەرچوو کە تەنها هی شیعە بێت حەشدی گروپەکانی تریش هەر هاتەکایەوە حەشدی ڕەنگە هی سوننەشە بێت بەڵام بە ناوی تر حەشدی تورکمانیش هاتەکایەوە کۆمەڵێک حەشدی تریش پەیدا بوو تێڕوانینی ئەمریکیەکان بۆ جۆرەیە کە ئەم هێزێکە ڕەنگە ئێران بتوانێت سوودی لێ وەربگرێت بەڵام بە درێژایی ئەو ماوەیە کە حەشد دامەزراوە تا ئێستا ئێران هیچ سوودێکی لە حەشد وەرنەگرتووە بە هیچ شێوەیەک بە پێچاوانەوە یعنی حەشد لە شوێنی خۆی هیچ جموجوڵێکی وای نەکردووە کە دژی ئەمریکایەکان بێت هەر لە 2004ەوە بڕیارێک هەبوو کە لە مەشروع و بەرنامەی ڕۆژهەڵاتی تازەی گەورە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە کە هەر هێزێک هەبێت هەر گروپێکی چەکدار هەبێت وەلایی بۆ ئێران بێت ئەبێت تەمایی هەڕەشە بۆ ئیسرائیل کەواتە لە ناوبردننی حەشدی شەعبی مەبەستەکە ئەوە نییە کە ڕەبتی نییە بە شەڕی ئێران ئیسرائیلەوە بەڵکو هەر پێشوەختە قەراری لەسەر دراوە کە نابێت هیچ هێزێکی چەکدار هەبێت کە وەکو هاوپەیمانێک بێت یاخود وەکو یارمەتی دەرێک بێت بۆ وڵاتی ئێران بەڵێ خۆیان ئەی بەستنەوە ئێمە کە باسمان کرد ئێستا لێرە باسیەوەمان کرد کە پەیدابوونی حەشدی شەعبی بند بوو بە پەیدابوونی داعشەوە ئێستا خۆیان بیانوێشیان هەیە ئەڵێن ئێوە بۆ داعش ئەمەتان دروست کرد ئێستا داعش نەماوە کەواتە پێویستی پێ نییە یان بەو جۆرە سێریەکەن ئەمە یەک لە تێڕوانینی ئەمریکیەکان نەک تێڕوانینی خەڵکی تر ئەوان حەشدی شەعبی ئەشوبهێنن بە سوپای پاسدارانی ئێران ئەوان ئەڵێن لە ئێران سوپای فەرمی هەیە کە هی دەوڵەتە و سوپایەکی تریش هەیە هی خودی شیعەکانە یا هی مەرجعیەتە بۆ جۆرە سێریەکەن
بەڵێ حەشدی شعبیش بۆ جۆرە سیرەکەن سوپای عێراق هەیە کە ئەمە فعلان ئەمە هی دەوڵەتە هیچ کێشەیەکی نییە بەڵام سوپایەکی تریش هەیە کە حەشدی شعبیە یعنی ئەو لێک نزیک بوونەوەی لە بیرکردنەوەی ئەمریکیەکانە یعنی هەردوو هێز سپاسداران و حەشد لێک نزیک ئەکەنەوە بۆ جۆرە سێریە بەیەک چاو سێریەکەن ئەمە ئەو کێشەی دروست کردووە ئەجێنە من پێم وایە جیاوازی زۆری هەیە لە نێوان هەردوو مەسەلە یان بۆ نمونە سوپای پاسداران لە کاتی شەڕ عێراق ئێرانە دروست بوو یان پێشتر دروست بوو بەڵام ئەوەی کەوای کرد گەشە بکات و زیاد بێت شەڕی عێراق ئێران بوو ئەوەی حەشد بۆ پاراستنی عێراق پەیدا بوو نەک تەنها بۆ پاراستنی شیعەکان بوو ئەو کاتێک کە داعش پەیدا بوو ئەگەر ئەوە نەبوایە بە دڵنیایەوە پێم وایە داعش توانای ئەوەی هەبوو کە بەش لانی کەم نیوەی عێراق بگرێت و لە ناوچە سونە نشینەکانە دەسەڵاتی تەواوی هەبوو ئەگەر حەشد نەبوایە و حەشد و هێزی پێشمەرگە توانیان داعش بشێنن. کاک فرید لە بوونی ئەم هەموو پێشهات و گۆڕانکاریانەدا ئایا ماڵی کوردی هەرێمی کوردستان ئامادەیە بۆ ڕوبەڕوو بوونەوەی هەر گۆڕانکاریەک یاخود هەر پێشهاتێک کە ڕوودا لە ناوچەکە و بە دیاریکراوی لە عێراق؟ ئەمە ئەوەستێتە سەر ینی پرسیارەکە زۆر گشتیە ئەوەستێتە سەر ینی خودی گۆڕانکاریەکە ینی تۆ ئەبێت گۆڕانکاریەکە دیاری بکەیت ئەنجا من ئەتوانم وەڵامی ئەوە بمەوە بەڵام ئێستا بە شێوەیەکی گشتی ناوچەکە بەرەو ئاڵۆزی ئەڕوات نەک بەرەو گۆڕان یان هەندێک گۆڕانیش ڕوویداوە بۆ من ڕوخانی ڕژێمی سووریا گۆڕانە لە ناوچەکە لە ناوچوونی داعش خۆی گۆڕانە لە ناوچەکە بەڵام لە هەمان کاتیشە هاتنە سەرکاری بەشێکی داعش بە ناوی کە ناوی بەرەی نووسڕە بوو بۆ سەرکار لە سووری ئەمە شەر گۆڕانە ئەو شەڕی کە ئێستا لە غەزە هەیە ئەمە دەرفەتێکە بۆ گۆڕان بەڵام ڕەنگە قازانجی هەموو ناوچەکەی تیان نەبێت ڕەنگە هەندێک وڵات قازانج بکات هەندێک وڵات زیانی بەربکەوێت ڕەنگە فەڵەستینیەکان زەرەر بکەن ئیسرائیل قازانج بکات ڕەنگە یەکێ لە وڵاتانی کە قازانج بکات لەو گۆڕانکاریانە لوبنانە کە ئێستا ئەتوانێت بە متمانەوە قسە لەگەڵ حیزب الله بکات لە کاتێکە ئەو کاتە کەس نەوێرە قسە لەگەڵ حیزب الله بکات بەڵام پاشەوەی کە ئەو گورزە گەورانە بەر حیزب الله کەوتن ئێستا سەرۆکی کۆماری لوبنان خۆشی هەر ئازایانەتر باس لە مەسەلەکان ئەکات و باس لەوە ئەکات کە پێویستە حیزب الله هەڵوەشێتەوە لە هەلومەرجێکی دیاریکراودا حیزب الله پێکهێنراوە ئێستا و هەلومەرجە جیاوازە و فشاریش لەسەر لوبنانە هەیە لەبەرەوە ئەبێت ئەو گروپە یا بچووک بکرێتەوە یا هەڵوەشێتەوە یا چارەسەرێکی گونجاوی بۆ بدۆزرێتەوە. کاک فەرید بەهەر لە بچینە سووریا نێردەی ئەمریکا لە سووریا و لوبنان هەڵوێستەکانی بەرامبەر کورد گۆڕیوە ئەم هەڵوێست گۆڕینە دەرەنجامی چییە؟ ئەمریکیەکان بۆ جۆرە سەیری مەسەلەکەیان کردووە کە ئەمە ڕژێمێکی ئەم ڕژەمەی کە ئێستا هەیە کە دروست بووە یاخود ئەو گروپی کە ئێستا دەسەڵاتدارە لە سووریا ڕژێمێکی دژی ئەمریکای ڕۆخاندووە و بەهۆی ئەمەوە پێیان خۆشە کە پەیوەندی لەگەڵا دروست بکەن ئەگەر وشەیەکی عەرەبی بەکاربێنم تەئهیلی بکەن ئامادەی بکەن بۆ ئەوەی بتوانێت واز لە پێشینەی داعشیانەی خۆی بێنێت چونکە ئەم ڕژێمە لە تیرۆرەوە هاتوۆتە بۆتە دەوڵەت ئێستا ئەرکەکانی جیاوازە جاران خەڵکیەگرت و ئەی کوشت ئەیوت تۆ بە مسلمان حساب ناکرێت چونکە نوێژ ناکەیت لەبەرەوە ئەبێ بتکوشم ئێستا ناتوانێت ئەوە بکات چونکە خۆی ئەبێت قانون دەرکات و قانونەکان جێبەجێ بکات و هاوڵاتیان بپارێزێت و موچە بدات بە کارمەندان و جادە قیرتا بکات و قوتابخانەکان ئاوادان بکاتەوە ئەمە ئێستا ئەرکەکانی ئەوەیە بەڵام نەیتوانیوە لە پێشینەی داعشیانەی خۆی دوورکەوێتەوە تا ئێستاش داعش هەمیشە گروپە ئیسلامیە توندڕەوەکان تێڕوانینێکی ناوەندیان هەیە
یەک سەرۆک هەیە، یەک حکوومەت هەیە، یەک کەس هەیە بڕیار ئەدات، یەک یاسا هەیە. بەو شێوەیە ئێستاش ئەوان بەو جۆرە سیرەکەن. لەبەرەوە نابێت لە سووریا گروپێک هەبێت داوای ئۆتۆنۆمی بکات، یا خود دوو حکوومەت هەبێت، سێ حکوومەت هەبێت، چوار حکوومەت هەبێت. لای ئەوان ئەمە شتێکی زۆر سەیرە، چونکە ئەبێت لە وڵاتێکە یەک حکوومەت هەبێت. لە کاتێکە لە عێراقا ئێستا دوو حکوومەت هەیە، حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و حکوومەتی عێراقیش هەیە. يعني هیچ شش دروست نەبوو. لە ئەمریکا هەر ویلایەتێک حکوومەتی خۆی هەیە، لە یەکێک سۆڤێتی پێشوو چینی هەروەها حکوومەتی زۆرە، بەڵام ئەمانە لەسەر یەک تاکڕوانە سەیری مەسەلەکە ئەکەن. ئەنجا ئەمە یەکێکە لەو عەقلیەتانەی کە وایان لێ ئەکات زوو تووشی کێشە بن لەگەڵ گروپەکان و هەوڵی ئەوەشە دەن کە مەرکەزیەت بسەپێنن بەسەر گروپەکانە، چونکە ئەوە ڕانەهاتوون لەسەر حکومێکی نامەرکەزی. و یەکەم کێشەیان کە دروستیان کرد لەگەڵ دروزەکان بوو، لە کاتێکە کە هیچ کێشەیەکیان بە درێژایی مێژووی سووریا دروست هیچ کێشەی لەگەڵ پایتەختە نەبووە. بە پێچەوانەوە دروزەکان ڕۆڵێکی زۆر سەرەکیان هەبوو لە خەباتکردن دیژی فەڕەنسیەکان و یەکێک لە سەرۆکە کۆمارەکانی پێشوو پێشەوەی حزبی بەعەز بێتە سەرکار لە دروزەکان بووە. لەبەرەوە زۆر خزمەتی سووریایان کردووە. ئێستا ئەیانەوێت سووریایەکی مەرکەزی دروست بکەنەوە، لە کاتێکە کورد دژی ئەوەیە، عەرەبیەکان دژی ئەوەن و دروزیش دژی ئەوەیە. ئارمێکیان کردووە سووریا، نازانم چەند پارێزگایە، ڕەنگە 8 پارێزگا بێت، هەر پارێزگایەک ئەستێرەیەکیان بۆ کردووە. بەڵام ئەو ئەتوانێت ئەو پارێزگانە بکاتە هەرێم، کێشەکان چارەسەر ئەبێت وەکەوەی عێراق. کاک فەرید، بەڕای بەڕێزت بە بۆچوونی بەڕێزت هەڵوێست گۆڕینی نێردەی ئەمریکی بە ئەرێنی بەرامبەر بە کورد هۆکارەکەی ئەوە نییە کە هێزە ئەمنیەکانی سووریا هێریشان کردە سەر دروزەکان و هەروەها داعش لە ناوچەکانی ژێردەستی هێزەکانی سووریای دیموکرات دەستی کردووە بە جوم و جۆڵکردن. بەو پێی کە هێزەکانی سووریای دیموکرات بەردەوام پاراستنی ناوچەکە ئەکەن لە هێرشی داعش، ڕەبتی نییە بۆەوە، پەیوەندی نییە بۆەوە هەڵوێست گۆڕینی نێردەی ئەمریکا؟ نا، ئەمریکیەکان هەر بەو جۆرە سەیری کوور دەکەن کە گروپێکن دژی داعش شەڕیان کردووە و مێژوویەکی جوانیان لەم بارەوە هەیە و بەدڵنیاوە ئەگەر کوردەکان نەبووە ڕەنگە ئەمریکیەکان بەو ئاسانیە نەیانتوانێت داعش لە ناوبەرن، چونکە هاوپەیمانێکی جیهانی دروست بوو، کوردیش بەشێک بوو لەو هاوپەیمانیە جیهانیە دژی داعش. یعنی کورد لەو قۆناغەدا سووریای پاراستووە، یان جگەلەوەی کە خۆی پاراستووە و ناوچەکان خۆی پاراستووە، نەیهێشتووە داعش هەڵکشێت و بچێت شوێنەکانی تریش بگرێت و بەدڵنیایەوە تاکە هێز کە داعش لێ ئەترسە هێزی کوردەکان بوو. ئێستاش 10,000 دیلی داعشیان لایە، هەموو باسی ئەوە ئەکەن، یعنی وڵاتێک هەبێت ئەوانەمان لێ وەربگرێت چیان لێ بکەین. يعني لەبەرەوە کورد لەمڕۆوە کێشەیەکی گەورەی نییە، هێزێکی دیژی داعشە، بەڵام کێشەکە لەوەدایە کە بەشێکی داعشیە سووریەکان ئێستا حکمی سووریا ئەکەن، ئەوەیە کێشەکە ئێستا و ئەمانە هەندێک جار بیر لەوە ئەکەنەوە کە ئەوان لەو سەردەمەی کە داعش بوون پەیادە شەڕی لەگەڵ کردوون، هەندێک جار بیر لەوە ئەکەنەوە کە تۆڵی لێ بکەنەوە و هەروەها لەو کاتەیە حکوومەتی سووریا شەڕی داعشی کردووە، حکوومەتی سووریاش حکوومەتێک بوو کە عەلەویەکان زاڵ بوون بەسەریە، لەبەرەوە ئەیانوێت ماوەیەک لەمە پێش هەندێک کێشە لە ناو عەلەویەکانیش ناوچە عەلەویەکانیش ڕوویدا. ئەم جارەیان هیچ هۆیەک نەبوو، یعنی دروزەکان بێوەیترین گروپن لە سووریا، هیچ کێشەیەکیان نەبووە لەگەڵ هیچ گروپێکە و لەگەڵەوەشە ئەمانە ناتوانن، یعنی دژی جیاوازین مشکلەکەیان ئەوەیە، ڕژێمی سووریا دژی جیاوازیە، يعني أيوات كل ناوبريت، الشيعة لناوبريت، إسماعيلية كان لناوبريت، دروز لناوبريت، علوية كان لناوبريت، بووي ببيت يكرنج، سوريا خويا يكرنجني، خويا اعتراف من بوا كردوا كولاتيا كأكريت، بلام أما شارة سري هي، شارة سرك أوي ك ببي باريزجا كان ياخذ ببي ليقداني ناوتشا كان هريم دروز بكريت وكوي لعراقها هي
ناوەندێک ئەبێت حکوومەتێکی ناوەندی هەرێمەکانیش دروست ئەبن و ئەکرێت هەر ناوچەیەک خۆی بەڕێوەبەرەتی کێشەیەکی نییە بەڵام عقلی داعشی قبولی ئەوە ناکات کێشەکە لەوەدایە و ئەمەش بەدڵنیایە و کێشەی سووریا درێژە پێدات و کارێکی وە ئەکات کە ڕەنگە شەڕی تریش بقەومێت ببوورە یەک شتیشێ زۆر گرنگە دروزەکان پێش سێ-چوار ڕۆژ داوای مافی چارەی خۆنووسینیان کرد کە خۆیان عەرەبن و خۆیان سوورین ئەیانەوێت لە دەوڵەتێکی عەرەبی سووری جیا ببنەوە یا قەوارەیەکی سەربەخۆ دروست بکەن یاخود قەرار بدەن لەسەر ئەوەی کە ببن بە بەشێک لە دەوڵەتێکی تر ڕەنگە ئەگەر وابێت ڕەنگە ڕەنگە ئیسرائیلی هەڵبژێرن کە ئێستا پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل هەیە و لە هەموو جیهانە تەنها ئیسرائیل هەڵیدا لەسەرەوە ئەگەر قەواری سەربەخۆیی بۆ دروزەکان بێتەدی کەواتە بۆ کوردیش دوور نییە بۆ کوردیش قەوارەیەکی سەربەخۆیی هەبێت ئیدارەیەکی سەربەخۆیی کوردی هەبێت ئەگەر بێت و دانپێدانانی فەرمی هەبێت بۆ ئیداری سەربەخۆیی کورد ئایا ئەمە دڵنیایەوە ئەبێتە نیگەرانی تورکیا تەسیری ئەبێت کاریگەری ئەبێت و ڕنگدانەوەی ئەبێت لەسەر پرۆسەی ئاشتی کورد و لە تورکیا نا دوشتی جیاوازە دوشتی تەواو جیاوازە چکە ئەو پەیەدە ڕەنگە ڕیشەیەکی هەبێت لەگەڵ پەکەکە بەڵام زۆر دوورە ڕیشەکەی بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەوان سوورین یعنی شەرع لەگەڵ سووریەکان لەگەڵ کوردە سووریەکاندا ئەنیشێت ئەوانە بۆیە لەگەڵ ئەواندا ئەنیشێت چکە هاوڵاتی ئەون بەڵام تورکیا بەڵام تورکیا کێشەکە لەوەدایە کە تورکیا بە چاوی پەکەکە سەیری ئەوانە ئەکات ئەوانە پەکەکە نین ئێستا چۆن ئێمە باسەکەین کە ئەم ڕژێمەی کە ئێستا حکمی سووریا ئەکات پێشینەیەکی داعشی هەیە ئەمە ڕاستیە ئەمە جنێویان پێ نادەم ڕاستە پەیەدەش پێشینەیەکی پەکەکانەی هەیە بەشێک بەڵام ئێستا باسی ئەەکەین ئەو ڕژێمەی کە ئێستا لە سووریا هەیە داعش نییە و ئەوەی کە ئێستا پێ ئەڵێن پێدە ئەمە پەکەکە نییە کاک فەرید هەر ئەگەر ئەو حاڵەتەش نەبێت کە سەر بە پەکەکە بوونە زووتر پێم وابێت تورکیا لە ئەمنی ئاسایشی خۆی ئەترسێ و حەز بە بوونی هەرێمی سەربەخۆی کوردی ناکە لە سنوورەکانی ئەگەر ئەو پێی بکرایە کاتی خۆی نەشێشت هەرێمی کوردستان دروست بێت بۆیە دژایەتی کردنی پەکەکە کە تورکیا دژایەتیان دەکات هۆکارەکەی ئەوەیە کە لە ئەمنی ئاسایشی نەتەوەی خۆی دەترسێت یعنی خۆی پرسیارەکە لەوەدایە خۆی ئەوێت لەگەڵیان ئاش بێتەوە لەگەڵ پەکەکە ئاش بێتەوە کە پەکەکە ئاش بۆەوە یان یەکێ لە مەرزەکان ئەوەیە کە واز لە خەباتی چەکدار بێنێت هەموو چەکەکان بێنێت لە بەردەم دەوڵەتدا بنێت بڵێن ئێمە هاوڵاتی تورکیایین نەک تورکین هاوڵاتی تورکیایین و ئەمانە و خزمەتی ئەم وڵاتە بکەین و بەشێک لانی کە بەشێک لە مافەکانمان وەکو کورد بدەنێ بۆ ئەوی بتوانین وەکو هاوڵاتی ئاسایی خزمەتی ئەم وڵاتە بکەن کە وڵاتێکە نیشتیمانی کورد و تورکە کە خۆی بێت پەکەکە چەکدا بنێت و واز بێنێت پەیوەندی بە وڵاتەکە بە پەیەدەوە چییە؟ یعنی هیچ ئەگەر پەیەدە داوای ئۆتۆنۆمی بکات یاخود داوای فدرالی بکات یا داوای هەرێمێک بکات یان هیچ پەیوەندی بە تورکیاوە نییە و زیانیشی بێتە سەرڕاستی هیچ مایە زیان نییە یعنی ئەمە نابێتە هەندێک بۆ ئەوەی کوردی تورکیا پەشیمان ببنەوە لە چەکدانان پەشیمان ببنەوە لە پرۆسەی ئاشتی بڵێ مادام ئەوانە ئەو دەستکەوتانیان بەدەستهێنا و ئێمەش وەکو ئەوەی ئەوانمان ئەبێت خۆ چونکە لە هەموو حاڵەتێکدا تورکیا بەنسبەت کوردستان کوردی تورکیا ئەوان مرکزن زۆربەی زۆری کورد لە تورکیا ئەژین نەک لە عێراق و لە ئێران و لە سووریا یعنی ئێمە هەمومان بەراورد لەگەڵ کوردی تورکیا کەمینەین ئەوان زۆرینان ئێمە کەمینەین ئەوان کە ڕازی بن بە هەر ڕێککەوتنێک لەگەڵ ئەنقەرە ئێمە دژی ناوەستین بە پێچەوانەوە هەردوو لە هانەدەین داویشن باشە بۆ تورکیا خۆی پرۆسەیەکی ئاشتی لە نێوان کوردی سووریا و دیمەشق پێک ناهێنێت مادام ئەمە بەرژەوەندی لەگەڵ بۆ خۆی هەیە و بەرژەوەندی بۆ کوردی خۆشی هەیە و لە هەموو حاڵەتێکدا ینی سەرۆکێکی وەکو ئەردوغان
ڕاستە تورکە بەڵام سەرۆکی هەموو تورکیایەکانە یان سەرۆکی کوردیشە سەرۆکی عەرەبەکانیشە سەرۆکی لازە سەرۆکی شیعەکانە سەرۆکی سوننەکانە ئەتوانێت هەر بەو جۆرە سەیری بکات یعنی ئەگەر درێژبوونەوەیەک هەبێت لە گرروپێک کە لە ناو تورکیا ئەژێت درێژبوونەوە هەبێت بۆ دەرەوەی تورکیا ئەو ئەتوانێت ڕۆڵێکی باش و ئیزابیش ببینێت وەکو ئەوەی کە ئەتوانێت ئێستا لە مەسەلەی سووریا ببینێت. کاریگەری دۆخی کورد لە وڵاتەکانی سووریا و تورکیا چیە بێت لەسەر هەرێمی کوردستان؟ ئەگەر مەسەلەی ئاشتی هاتە ئاراوە بەڵێ ئێمە ئەوەمان تاقی کردوێتەوە ئەو کاتێک کە دۆخی شەڕ لە نێوان کورد و حکوومەتی تورکیا هەبوو ئەمە بە زۆر خراپ بۆ کوردستانی عێراق شکایەوە و ئەو کاتێک لە نێوان کورد و حکوومەتی سووریاش شەڕ هەبوو یاخود پەیوەندیەکی لەگەڵ ڕژێمی پێشوو بە دڵنیایی و ئەمە هەر کاریگەری خراپی لەسەر کوردستانی عێراقیشە هەبوو هەم لە پەیوەندیەکانە هەم لە بازرگانیەکانە هەم لە ڕووی هاتوچۆ و لە ڕووی پەیوەندی و ئابووری و ئەو شتانەشەوە لەبەرەوە ئێمە بەرژەوەندیمان لەوەدایە کە چۆن توانیمانە کێشەی خۆمان لەگەڵ بەغدا چارەسەر بکەین بە شێوەیەکی ئاشتیانە بەرژەوەندیمان لەوەشدایە کە کوردەکانی سووریا کوردەکانی تورکیا لەگەڵ حکوومەتەکانی خۆیان بە شێوەیەکی ئاشتیانە دابنیشین و بتوانن کێشەکانی خۆیان چارەسەر بکەن و ئەگەر هەر یەکێک لەم دوولایەنە یاخود ئەو دوولایەنە پێکەوە پێویستیان بە یارمەتی کوردی عێراق بێتن پێ وایە هەموو سەرکردەکانی کوردی عێراق ئامادەی ئەوەیان تیا هەیە بەشدار بن لە دروستکردنی پرۆسەی ئاشتی و دروستکردنی متمانە لە نێوان کوردەکانی سووریا و دیمەشق و کوردەکانی تورکیا و ئەنقەرە یان هیچ کێشەیەکمان نیە بە پێچەوانەوە زۆرمان پێخۆشە کە ئەو کێشانە کۆمەڵێک کێشە لە کۆڵ ئێمەش ئەبێتەوە و ئەمە من پێم وایە کارێکی جوانیشە کە مرۆڤ حەزب دەوڵات گرروپ کار بکات بۆ ئاشتی و چەند سەرکەوتوو بێت خۆ ئێمە هیچ قازانج ناکەین یان قازانجێکی دیاریکراوی مادی نییە بۆ کە ئەبینین کوردی سووریا توانێتی چارەسەری کێشەی خۆی بکات لەگەڵ دیمەشق یاخود کوردی تورکیا توانێتی بەو ئەنجامە بگات یان هیچ کێشەیەکمان نیە قازانج ناکەین و زەرریش ناکەین بەڵام لە ڕووی نەتەوەییەوە هەست دەکەین کوردەکان ئەوانە هاوڕەگەزی ئێمن و تورکەکانیش هەر هاوسەی ئێمن سووریەکانیش هاوسەی ئێمن ئەمە دراوسێن کێشە ینی هەر وەکو ماڵیش ئەگەر ماڵی دراوسێت کێشەی تیا هەندێک جار کاریگەری خراپ لەسەر خودی ماڵەکەی دراوسەکانیشی هەر دروست دەکات. ڕاستە کاک فەرید لە نێوەندی ئەم هەموو پێشهات و هەڵکشانانەدا هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی عێراق لە وادی خۆی دەکرێت؟ هەموو ئاماژەکان بۆ ئەوە ئەچێت کە ئەکرێت ئەگەر شتێکی خراپ نەقەومێت. ئەم هەڵبژاردنە چەند گرنگە بۆ کورد؟ پێم وایە هەروەکەوە جارانە کێشێکی ئەو تۆ نییە چکە ژمارەی پارێزگاکان هەروەک خۆیەتی ژمارەی ینی ئەوانەی کە ئەچێن بۆ دەنگدان هەر گرروپێک دەنگ بە خۆیە بۆ نمرە سنە دەنگ بە شیعە نادات شیعە دەنگ بە سونە نادات کورد دەنگ بە شیعە نادات لەبەرەوە گۆڕانشی زۆر گەورە لە ناو پەرلەمانە ڕوو نادات دواتر ئەم مەسەلانە بە پێی یاسا سیستمی تەوافقی ئێمە هەمانە لەبەرەوە لە شێوەی دابشکردنی پۆستەکانی شەهبک خۆیتی مەگەر کەسەکان بگۆڕێن بەڵام پۆستەکان کورد ئەزانێت چی بەرەکەوێت شیعە ئەزانێت چی بەرەکەوێت و سونەش ئەزانێت چی بەرەکەوێت و تقریبا کورد ئەزانێت چەند کەسیش چەند ژمارەی ئەندامەکانیشی چەندە هەمویان ئەیزانن یان هیچ کێشەیەکیان نییە بەس بە دڵنیایەوە پەرلەمانێک جیاوازە لە پەرلەمانێکی تر ڕەنگە بەهێزتر بێت ڕەنگە لاوازتر بێت ڕەنگە بتوانێت پرۆژەی باشتر پێشکەش بکات و ئەمە یەک دووەمیشان خۆی ئەبوایە پەرلەمانی عێراق گەشە کردوتر بێت ساڵ بە ساڵ چکە فعلەن تاکە پەرلەمانە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کاتی دیاریکراوی خۆیدا هەڵبژاردن ئەکات و یەکێکە لە پەرلەمان هەرە دیموکراتەکان و یەکێکە لەو پەرلەمانەی کە کێشەی زۆر کەمتر بووە بە بەراورد لەگەڵ هەموو پەرلەمانەکانی ناوچەکان. کاک فەرید زۆر سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵ بووین. بینەرانی بەڕێز بەم شێوە دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆ هەتا بەرنامەی داهاتوو بەخواتان دەسپێرم هەر شاد بن.